کارلۆس گۆسن گەورە سەرمایه‌داری بەڕەچەڵەک لوبنانی جیهانی تووشی سەرسام بوون کرد کاتێک هەواڵی گەیشتنی بۆ لوبنان بڵاو کرایەوە پاش هەڵاتنی لە ژاپۆن کە بە تۆمەتی خۆدزینەوە لە باج و دارایی لە ماڵەکەی خۆیدا سزای مانەوەی بەسەردا سەپێنرا بوو لەو کاتەی کە ناوبراو سەرۆکی دوو لە گەورەترین کۆمپانیەکانی بەرهمێنانی ئۆتۆمبیل بوو کە ئەوانیش کۆمپانیەکانی میتسوبیشی و نیسان بوون. کارلۆس گۆسن سەرۆکی پێشووی ئەنجومەنی بەڕێوەبردن و بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای نیسانی ژاپۆنی و ڕینۆی فەڕەنسی هاوکات سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردنی کۆمپانیای میتسوبیشی مۆتۆرزی ژاپۆنی بووە و بەڕەچەڵەک لوبنانیە و ساڵی 1954 لە شاری پۆرتۆ ڤالیۆی بەرازیل لەدایک بووە. بەوەش ناوبانگی دەرکردووە ئەو کۆمپانیانەی کاری تێداکردوون گەیاندونیەتە لووتکەی داهێنان. ڕۆژی 19 تشرینی دووەمی ساڵی 2018 لە فڕۆکەخانەی هانیدای ژاپۆن بە تۆمەتی ئاگادار نەکردنەوەی حکوومەت لە قازانجەکانی و خراپ بەکارهێنانی پشکەکانی لە کۆمپانیای نیسان دەستگیر کرا و ماوەی 108 ڕۆژ لە زیندان مایەوە. دواتر بە کەفالەتی 4 ملیۆن دۆلار و سەپاندنی چەند مەرجێکی توند لەوانەشمانەوەی زۆرەملەی لە ژاپۆن ئازاد کرا. ڕۆژی 30 2009 کارلۆس گۆسنی خاوەن سێ ڕێگەزنامەی بەرازیلی و فەڕەنسی و لوبنانی توانی بە شێوەیەکی سەرسوڕهێنەر لە ژاپۆن هەڵبێ و بگاتە بەیروتی پایتەختی لوبنان. تیمی پارێزەرەکانیشی ڕانگەیان بە بیستنی هەواڵەکە تووشی شۆک بوون چونکە هەر سێ پاسپۆرتەکەی گۆسن لای تیمی پارێزەرەکانیەتی و هیچ بەڵگەنامەیەکی گەشتکردنی پێنیە و تووشی سەرسوڕمان بوون کە چۆن ڕۆیشتووە. کارلۆس گۆسن بە شوەیەکی نایاسایی و بەکارهێنانی چەند ڕێگەیەکی نایاسایی چۆتە دەرەوەی ژاپۆن. هەر بۆیە سیستەمی داتی ژاپۆن داوای لە کۆڵنەوە لەو پرسە دەکات و ڕێوشوێنی پێویست لەو بارەوە دەگرنێ بەر چونکە هیچ پاسایەک بۆ هەڵاتنی نەبوو ئەو لەژێر مانەوەی زۆرملەدا بوو چاوەڕێی دادگایکردن بووە بەڵام هەڵاتوە. لەگەڵ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەماهەنگیمان هەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی گونجاو و دادپەروەری جێبەجێ بکەین و دەتوانین لەسەر بنەمای مامەڵەکردن داوا لە حکوومەتی لوبنان بکەین کە تەسلیممان بکاتەوە. ئەویش پێویستی بۆ لە کۆڵنەوەی زیاتر هەیە. لای خۆشەوە کارلۆس گۆسن ڕایگەیاندووە من ئێستا لە لوبنان و چیتر لەلایەن سیستمی دادی ژاپۆنەوە دەست بەسەر نیم و لە دەست دادپەروەری ڕام نەکردووە بەڵکو ئەوەی بەرامبەرم کراوە پیلانێک بووە لەلایەن داواکاری گشتی و چەند بەرپرسێکی حکومیەوە لە کۆمپانیای نیسان بۆ لێسەندنەوەی هەموو پشکەکانم لە هاوپەیمانێتی ڕینۆ نیسان کە خۆم بنیادم ناوە. ئێستا دەتوانم بە ئازادانە بگەمە دەستگاکانی ڕاگەیاندن و قسەی خۆم بکەم.